دەمباش بینێرە هێژە بینێرێ کەناڵی بادینیان سات ئەوە جارەکە دی ئەساتمەت خزمەتەوەدا ژە بۆ پێشکەشکردنە خەلەکەکە دیش بەرنامێ مۆرکردن و بەرنامەکی تایبەت ئێزیابی گرێدایە بینەرێژا دەبێ خەلەکێداژی دی چەندین بابەتین گرنگ ڕەوشە ئێزیابێ ئێنە بەحەسکردن بە میێوانداریە زۆر بەرێز ناسر کرێت وەکو سیاست مەدار کاک ناسر تو خێراتی بۆ بەرنامی مۆرکردن گەلە سوپاس بژیت. بینەرێژا بەری ئەم بچێ دەنا بابەتە خۆدا و بەحسا وان کۆنفرانسا بکەین ئەوێ کوش دەربەی وڵاتی تێنەکردن دیسانژی بەحسا پاشە ڕۆژە شنگالێ دەنابەرە هەڤڕکیان سیاسی دانکوت حەزبیدار شنگالێ دانەوە ئەموو پێک بە ئەبێ ڕاپۆرتێ بینین کۆلی سەر زارۆکێکی شنگالی ئەو زارۆکەکە شنگالی کاتی ڕزگارکردن ژلایە دژە تیرۆرە ئێکەتی نیشتیمانی کوردستان بە و مۆرکردن دێ بەردەوام بێت. نوهات خەلیل 2 ساڵ پێش ئێستا لە کاتی هێرشی داعش بۆ سەر شنگال کەوتە دەست تیرۆریستانی داعش و 2 ساڵ ژیانێکی پڕ لە زەحمەت لەژێر دەستی داعش لە مووسڵ بەڕێ کرد. دوای 2 ساڵ لە هەوڵێکی سوروپڕی هێزەکانی دیژە تیرۆری یەکێتی نیشتیمانی کوردستان تواندەران نوهات لە بەشی ڕاستی مووسڵ ئازاد بکرێت و بەڵام ئێستا نوهات ئەو منداڵەی جاران نییە و تەنانەت باوکیشی ناناسێتەوە. های بابا بس خليني نوهات 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 تقوم أحضنها بالغرفة خليل بابيته ما كجامني أسبابه ما بابه خليل بابو أسبابيته ما بابيته ما كجامني بابو نوهات 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 العربية قصيرة قال لي بعربية نوهات باوکی 2 ساڵە بە حەسرەتی چاوەڕوانی گەڕانەوەی کچەکەی دەکرد کەچی ئێستا نوهات تەنانەت باوکیشی ناناسێتەوە ناوێت باوکی لە باوش بگرێت و بەڵام باوکی بە بەچاو گریانەوە دەوێت بە لەبەر باوشگرتنی کچەکەی چاوەڕوانی 2 ساڵی پێ نوهات کۆتایی پێ بهێنێت. أس ممنونة مكافحة الإرهاب أف 3 سالين كشامال دستيوان دبو عمري 2 سال بون 22 نفري من دستيوان دنا تدبيني كشامانينا أس ممنونة وانم وأس ممنونة الشيخ لاهور شيخ لاهور طلباني أس ممنونة براد عزيز قنجاوان السرسريم سرشافم وتخسير نقرن ومالا وانافا ونها كشامانينا البامنا تزاني بي كشام من الناس ناكي هێشتا چەندین منداڵی دیکەی کوردی ئێستەی لە دەست سەگدارانی داعشدا ماون و چارەنووسی بەشێکیان نادیارە بەڵام هەوڵەکانی دیژە تیرۆری یەکێتی نیشتیمانی کوردستان بەردەوامە بۆ دۆزینەوەی ئەو منداڵانە. ئێمە لە پاش تقریبا کۆتایی هاتنی شەڕی داعش لە مووسڵ بەرنمەیەکمان داناوە بە سەرپەرشتی جەنابی براگەورە کاک شێخ لاهور کە لە دوو ئەو خوشکوبرا و کچوو خوشکانەی خۆمان بگەڕین لە مووسڵ بۆی بیان دۆزینەوە وردە وردە بیاینەوە تەستیم کە سوکارەکەیان بکەینەوە. ئەم مناڵە لەگەڵ خوشکێکی تری لەلایەن ماڵی ئەمیرێکی داعش بووە لە گەڕەکی زەنجیلی تیمی چاودێری هێزەکانی دژە تیرۆر لە شاری مووسڵ توانیان ئەم منداڵە قەتف بکەن پاشی ئەوەی کە ئەمیرەکەی داعش ماڵەکەی قەسف کرا شوێنەکەی خۆی لە دەرەوە قەسف کرا ماڵەکەی گواستراوە بۆ شوێنێکی تر تواندرا ئەم تیمی چاودێری دژە تیرۆر ئەم منداڵە خەتف کاتن و گەیاندیانە ناوچەی ئارام کە لە جانەبل ئەیسەرە و هەمان تیمی خۆمان بە هاوکاری برادرانی لیوای 112 کاگلیوا شەفیق و کۆمیتەی بەردەڕەش توانیان بگەینە سنووری باشقا و لێرەدا ئەوەی مایە کە ئێمە بەڕاستی ئەم کارەساتی جەرگ بڕە و حەقوایە دەسەڵاتدارانی هەرێم و حکوومەتی هەرێم بیر لە دووشت بکاتەوە هەم ئاوەدانکردنەوەی شنگار و کۆتایی هێنان بەم چێشمە هێزەکان هەم ئەوانەی درێغیان کردووە لە کارەساتی شنگار کە شەڕەف و کەرامەت و ناموسی ئێمەیان تەسلیمی داعش کردووە دەبێت سزا بدرێت. چێریشیان کردە سەر شنگال و بە هەزاران هاوڵاتی ئێزدی کەوتە دەست سەگدارانی داعش و تا ئێستا بەشێکی زۆریان ڕزگار نەکراوە. محەممەد جەلیل کەناڵی بادیناسات باشیک.
بەڵێ سپاس بۆ هەفکارێمە محەممەد جەلیل و دروستکردنا ئەوێ راپۆرتێ کاک ناسرەکە ئەمش راپۆرێ دەست پێ بکەین هەکە کۆمنتێک سەر بێ راپۆرتە بەتکوی ئەمت بینی کورەکە زارۆکێن مێتی زیان یعنی ئەمرێ 2 ساڵ بوونەوە ئەمرێ بێ 5 ساڵ لێ مخابن ئیرۆکە بابی خۆ نەناستە چەند زارۆکت هۆدێ هەبن مە ئیرۆکە بزبڕنە ناف ماڵێ خۆ و دایک و بابت خۆ نەناسن ئەرێ بێژی مرۆڤەتی کێ دەرکێ بیە ڕاستبێژی پاسیژی دەست خۆشێلوان برادراتکەمان وێ هێزێ ئەف کارە ئەنجام دای و کچە ڕزگارکردی کاکەکەم دیف ئامارە نزیکی 800 زارۆێت ئێزدیێت کوڕ کەمپێت سەربازیت داعشتێنە پەروەردەکەش و بۆ پاشە ڕۆژێ بێنە ببنە تێرۆریست ئەسپان مەترسێکە گەلێکە مەزم بین و گەرەکە گەلە کارن ئەنجۆریەژوی وەکی یا ئەڤهاتیەکردن بێنە ئەنجامدان ڕاستیش جێسەر سۆرمانەیە بە مووسڵ وەختە تەمامەتی ڕزگار بێت حتانۆکە تاک خەڵکی ئێزدیش مووسڵ دەردکە چارە نویسێ خەڵکیە چ لێ هاتە سیویت کەمش هەر هێزەکیان هەر جێکی شۆلەژێوەکی هێزە دژێتیوان هەر هێزەکە ئەوی بابەتی بخەمخۆری بەوەرگرت بلین دەژی جارجار وەختی خەڵکی وەسە دیارت ئۆمێ دەکەێت دەتە کە سوکانن خەڵکی دیل وێ دەرمای بەلکی دیژی ژیانە دەما بن و بەگەرنەوە ڕاستی ئەرکێکی گەلێکی مەزنە مخابن هەتانە پێوان ئامارە نزیکی 3400 کەسێ دیێت ماین نابدەسێ خەتەر ئەوون زارۆکێت وەکی وێنە کەژبیرکیان غەسل دەما بڕش مەزن دێڤەگەرن هەکە دەریڤە بوانچ بەس ڤژیدا ئەو خەتەرم ڕاستی کاک ناسرەکە بین بەحسە کۆنفرانسە بکەین کۆڤێژ دەربەی وڵاتی تێنەکردن هەتا چی ڕاددەی بێژین کارینە دۆسەیە ئێزیدیان گەهینە جیهانێ دۆسا ئێزدیان سەراستی گیانی گەلک چوە پێش و نەبتەنێ کۆنفرانسا بە ڕاستیژی خەلکانێکی دی ڕۆلێکی گەلێکی بەرچاو بینین هەوە سی هەشتان ژمارەکە مەزیە کۆنفرانسا دەربەی وڵاتی کۆنفرانسێت ئێزدیە هاتی نەکەن کە ئێزدی خۆ بوون کێ من دوو کۆنفرانسێت تنێنە بەلکی بەس ئێدی خەڵکی ئێزدی چۆ کۆنفرانسێت گیانی و پشکداریت کرد بۆ نمونە نادیا مراد و برادرێن هێزدا ڕاستیژی و گەلە کەسانێت دیژی ئەف دۆسیە گەهاندی ئاسێکی گەلێکی بلند سەراسی نیف دەوڵەتی و تەنانەتن کۆمبوونەکە جواتە ئەو لە هەیە نیف دەوڵەتیژی سەردۆخی ئێزدیا و مەسیحی هاتە بەستن العێراقی سووریا کاچارن ویسیوان دێت چی بتن کارێکی باش هاتیەکردن کارێکی یەکجار معقول هاتیەکردن کۆمبینن بلندترین جیە دنیای پەرلەمانی ئەوروپا نەتەوێنە گرتی جواتە ئەو لە هەیە نیف دەوڵەتی پەرلەمانی ئەڵمانیا پەرلەمانی کەنەدا ئوسترالیا بانکێشتا خەڵکی ئێزی بێتەکەن و بێشت خواست وە چینەم بۆ بکەین ئەوە ئاماژەنەوە و خوندنەوە سابڕات دەکەن کێش کەی سێمە گەلە گەشتی ئاستێکی بەرز ئەو خوازن چارەسەریە وێجابگەڕێن مامۆستا بەریا چەند ڕۆژان دیار توش پێشدار بیتی کۆنفرانسی دەل وڵاتی ئەلمانیا بەرلین کۆنفرانسێکە ناوی ئێزیان هاتە ئەنجامدان هەکا بۆمە بەحسای کۆنفرانسی بکەی چەند ڕۆژان بەکێشە بێژین ئەو کۆنفرانس دەست پێشخەریا بەڕێز علی ئەتەڵان بۆ ئەندام پەرلەمانی ئێزدیل تورکیا سەرلیستە هەدەپێ و چاودێریە هەندێک ئەندام پەرلەمانێت لیستێک جودا جودایەت پەرلەمانی ئەڵمانیا و تایبەتیژی پارتە گرینیان کەس کاوێ دەرێت کۆنفرانس بۆ یەک ڕۆژێ بوو هەر سوبێ حتا دەرەنگی ێواری دەست پێ کرد مانشێتە سەرەکی کۆنفرانسی و بەرەف تەبایان اتفاقیا ئێزدیە و حتانۆکە یەکش گرفتت ڕئیسیت خەڵکی ئێزدیەوە خەڵکی دیت دەست هەندێت نان بێت ئێزدیا یەک گۆتارنیان یەک بۆ چۆنیان یەک ئافترنینە هەریەکە و ئافنەکە پشێوازەکەت کرد وەک چامەل 21 لوی بەرلەمانی ما هەندێک کارێکی باش کرد هەندێک وەرەقەیانی پاکێکی باشدانێت داخوازێت ئێزیان و هەندێک برادری دیە چۆین توجیه هەندێک لایەنێتی ئەس متأکدم لێت شتێکی جداواسە بێت ئەوە ئێک شوان گرفتە کۆمشتەمە دووەلی عام دەست ئێزدیاوە نالێن بێشت کی تەمسیلە درستیا جادا ئێزدیات کرد ئەکەبێ کی پێشدار بۆ توی کۆنفرانسیدا ئەیە ئێزیان عراقی ترێمیێت کوردستانی ترێمیاژی هەموو ئێزیان جیهانێ بوون هەموو ئێزیان جیهانێ بوون هەش قەفقاسیا وڵاتن قەفقاسیا رووسیا ئێزدیان ئێن ڕەوەندێ ئەوروپا کەشمێژە دەلوێ دەنگەلێک ژ بەشدار و هەر خۆ دەلوێ دەرداینە مەزم بووین هاتنە دەرێ ئێزدیە سووریا و زایدەن ئێزدیێت عراقێ ڕاستیژی بابەتەن گەلێکێن جوان هاتنە گەنگە شەکر لێ دەرێ لێ بتر ئالوگۆڕا بیر و بۆ چۆن نابوو نەش بۆ هەندێک بوو کۆ سیاسەتەکەی گرتیان خطابەکەی گرتی پێشکەشکن ئەو بۆ بەرنامەکی هەیە پاشە ڕۆژەکە نێزیکدا ئەو کارە بێتەکردن گەلە کەسایەتیەت گرنگ پشکداری تێدا کرد بتریەوان سیاست کوردستانێکی
تقریبا ئەسقامیش مەتە بتریاوان ئەندامن پارتین سیاسیین کوردستانی بوون تایبەتی پەکەکە دوڕە پارتی و یەکەتی پارتی یەکەتی مشات پشداربوون تێدا بشکداربوون بەلێ بەس جێ داخل و بزاوە ئیسلاح ئێزدیا مقاتعە کرد ژبەر هەندێک ئەوان بۆ چۆنەکە بوو و بەلکی ئەف کۆنفرانسە نەی دروست بێت یان هەوڵێک بێت بۆ خراپکردنا دۆسیا ئێزدیان نەقەنجکرد لێ پشتی کوزانین وەسانی ناز باردکەم قەولە ئەوژی بێنێت لژنەکە ئامادەکار وی کۆنفرانسیاتە چێن قەولە ئەوژی پشکدارێت وێ لژنە ئامادەکار دەبکەنج بۆ هەندێک بەسنا کۆنگرێکی گشتی ئێزدیا وەکیم گوتی کەسانێت دیار پشکداری داکە بێت نۆکەت ساحە ئێزدیادا ئەندام پەرلەمانێت لێ دەرحازر من هەرێکی پەیوەک پێشکەش کرد حزبێت جودای جودایەت دەوڵەتە ئەڵمانیا هەموو ئەژی ئەو یەکەدا خواکردن و ئەم توخوازیم پشتەوانی ئێزدیا بکەین هون ببنە یەک دەنگ بزانوە چیت بێت ئەم پشتەوانینەوە پامە بەرلەمانی ئەڵمانیا ببوومە و جێ دڵخۆشێژی کۆنفرانس شێوەیەکی باش دومای کات لێک تێگەشتێکی هەرچەندە ئەولی گرژی و ئاڵۆزی تێدا دیار بوو بەڵێ ئەمێ بەحسکە پشتیوان شکل بێژین دوی کۆنفرانسیدا مکتە دەکەن پێش نۆژی کۆ هەندێک ڕێگری هات لە ئەساس خەڵکێک هات خۆ پێشاندان پێشەری کۆنفرانسیدا بکرد ئەگەر خۆپێشاندانی چی بوون یعنی چی دیان خەڵکی هنگی شووە ئەس پێشەکە دەست خۆشیلوان گەنجات کەم وان وی خەڵکێزیت کەمەوێت خۆپێشاندان دەرێ بەرلەمانی کردی دژیوان ئێتکە دوهاتبانە کۆنفرانسی کێشوان ئەس بووم نیشانە دڵسۆ زیاوانە هاتن و داهدیجی کردن گوتی بڕاستی ئەگەر کارێکی نەباش لێ دەردابێتەکەنیان داخوازیت نەڕەوا بێنە پێشکەشکردن ئەم بێ سزا هەون دەرناکەون ئەو بوو هەندێک گەنجێت ئەندامێت کۆنفرانسی گوت زەختکردن گوتی لە کۆنفرانس شێوەیەکی ڕاستەوخۆ ئەم بڕیا سوۆسیال میدیای بەخشکەین و تاکە قەناژی لێ قەناتێک چرا بوو بەداخۆمەوی هەموو قەناتێت کوردی لێبانە ئەوێژی هەموو تەسویر کرد ڕێکۆرد کرد ژ بۆ هەندێک ئەو خەڵکێش دەرەوە خۆپێشاندان کرد و هەموو خەڵکی ئێزدیژی پشتڕاست بتن کاتوان جۆرە کۆنفرانسادان ئەو کۆنفرانسیت ئەم لێ چی تێتە گوتن ئەس باوەڕکەم جێ ڕەزامەندیە خەڵکی هەمووە بوو ئەوێت هاتین کۆنفرانس خۆپێشاندان دژی کۆنفرانسێکی ڕاستیژی ترساوانە سەرەکی ئەو بۆ ڕوبڕ و گۆدنەما ئەم قبول ناکەین حزبێن کوردستانی چارەنوێسە ئێزیا دیار کرد ئێزی بخۆ خوددان چارەنویسی خۆنە و گەرەکە حزبێت کوردستانی ڕێزل وێ ئیرادێ بگرن ئەژیل گەلوانم و ئەژی پشتەوانوانم ئەژیل گەل هەمان بۆ چۆنێمە بەڵێ بینە لێژەوەش کارم ڕێوان ژماری سەرشاشی پەیوەندیمە بکەن و پێشداری بەرنامەیدا بکەن و دوێ خەڵکێدا دیسانژی بیدارین کۆژ بابەتی دەرنەکە من بابەشێک لەسەر پاشە ڕۆژە شنگالی دنا بەرە هەڤڕێکیین حزباندا بەڵێ مامۆستا دیارە پشتی هەر کۆنفرانسێکی بەیان نامەک تێتە دروستکردنیانژی داخوازی تێنە دروستکردن وێ کۆنفرانسیدا چی داخوازی هات نەکردن بەیانەمە چی بوو کە خاڵت گرێک بۆمە بێژی ئەمە گۆ دەتا کۆنفرانسی ئالوگۆڕا بیرو بۆ چۆن نبوو چ بریاتیانە هات نەدان لێ هەندە خاڵن گشتی کۆ هەرش پشتی سی هەشت 2014 وەرەش جینۆسایدا شنگالی فەرمانە شنگارێ چالاکوان ئێزدیا و دروشمە ڕاکینە دروشمی هەرە سەرەکی و پاراستنانی دەوڵەتی مەژە ئەو خاڵە البەرچاف خست و مەها ده قەولە کۆنگرێکی گشتی ماستەر بێتەکردن ئەو خاڵە تەزبیت بت و بتە تشتێکی مشترک نیوەکە هەموو شانێت ئێزیادە هەر کێ دەربچن دوێت ئەو خاڵەتی داهابێت یا دوێژی چارەنویسێ سیاسی و ئیداریە دەڤێنن ئێزیدیا ئێزیدخانە ینی توزانی بتر سەدانۆتش ئەردە ئێزیدخانە و ئەردەیان بێژنە ئەردێ ناکۆک یان جێ ناکۆک نیوەکە بەغدا و هەولێردا مادە 140 چارەنویسێ وی ئەردی چ بێت ئەم توازین خەڵکی ئێزدی پشکدار بێت دانانە پاشە ڕۆژە خۆدان نەخشە ڕشکردە پاشە ڕۆژە خۆدان نەپشونان بنێنەراتیاوان هەندە خەڵکێدی بریارێ سەردەن چونکە ڕاستیژی خەڵکی زیانۆکە ترسێک مەزن هەیە سەر عێراق ببینن بێنە سەر هەرێما کوردستانی خوددانی دارەکە خۆسەری بخۆ بن مشکلە بەها 2023 هەپان و ئەفعاریشێ بەردەوام ئەکید ئەفعاریشە باردامە مادە 140 گەلێک نەبە سنوورە نیوەکە هەرێما کوردستانی و عەرەبە عێراق عەرەبینە نیوەکە دەوروبەرێت بەغداژە نیوەکە منتەقی شیعە و سنەدا یەک لای نەبوونە لێ ئەو جێرنەوەکە کەماتیت ئانی لە ژینێزدی مەسیحی شەبەکەت شیعە کاکەی ماترسی سەروێ دەرە ماترسەکە گەلەکە مەزن یعنی گەلە خەڵک نوکە بێژتن ئەف جهنە بەشێکن شارێما کوردستانی و بێ گفتوگۆ ئۆکێ بەشێکن شارێما کوردستانی لە ئەم توخوازیم بزانین پاشە ڕۆژێ دەستوری سیاسی قانونی هەرێما کوردستان دەچاوت ئەمش بەفرێ بینە بەربارانیان پێچەوانە بجێت دوێت هەموو تشت بەرچاوت مەڕۆ من دام قایم بریارێ سەروێت ما ئەوژی بۆ مەهادەها قەولە تێر و تەسەر و بجۆت ئەدبێتە بەحسکردن و دەگەینە هەندە خاڵێت هەفبەش و دەدەینە هەموو لە هەنا کومە ئەڤەت بێت یە خواست هەفکار بێت و گەل بێت ئەم دەستخۆشیێت کەن و جێ ڕێزگرنە ئێ خواست هەفدش بژینەوەکەمە
زەختێکی نێودەوڵەتی هەیە سەر هەموو جهەتە سەبارەت کەیسی ئێزدیا ئەوە خاڵی سەرەکی بنیادیژی داخوازی جیواکە نێودەوڵەتی هەموو کرد و هاری کاری بکەم بۆ ڕزگارکردن ئاردی ئێزدیا و ڕزگارکردنەوی خەڵکی دەستێ داعشدا و جێداخێژی یانینەکە هەر جێک دەرێک بێتە ڕزگارکردن ئەم بینین ڕۆژادی ئەم شتنگی چەند ڕۆژەکە خەڵک بەدگەرتە جێغڵێ تەنێ دەوێت ئێزدینیشین دو دلیەک مەزن هەتانۆکە خەڵک نرد بەگەرت گەلە خاڵبوون خاڵێت سەرەکی وی کۆنفرانسی ئەوە بوون هاتنە گەنگەشە ئەو خاڵ ناکەدەون هەتا درست هاتنە دروستکردن گەهینە کێ دەرکێ یانیش بلی بام بژین ئەحزابی سیاسی پارتیمێت کوردستانی یانی گەینە جێکی دی ئەکیت ئەولی بۆ ئەوروپانە نەبوو پارتێت سیاسیت کوردستان ئەول بۆ ئەوروپانە بۆ نەتەینە گرتنە شنوژی بۆوان بۆ پارتی سیاسیین هەرێما کوردستانە کو دبێژن ئەم دلسۆزت ئێزیان ئەم خوازین گرفتێت ئێزیا چارە سەرکەین ئەم دەبێژن ئەوە تێڕوانینامە ئەوە بۆ چۆنامەیە سەر باشترکردنا دۆخێمە کەرم کەن هاریکار بن هەکە هاریکار نەبوون هەندێک پارتین سیاسی هاریکار نەبوو کون دژی بەرژەوەن دێتوان بن هەنگی ئێرادا خەڵکی ئێزی دەورێت بینێتن چونکو ئەو دەڤەرنە پشێوەکی تاکلایانانە یەک لای نابنەوە بەلکی پەنا ببرتە بەر ریفراندۆمە کێڵوان دەڤەرە کاچارن ویسی خۆ چاواتخوازنم چاودێریەک و سەرپەرشتێکە نێودەوڵەتی باشە بەری بژین سبەی یان دووز بەی کۆنفرانسێکردی هەر نەفسا جیل بەرلین یەدەک ئەنجامدان چی فەرق و جیازی دنا بەرەوی کۆنفرانسی دا ئەف کۆنفرانسی بژین بەری سبەی دووز دێتە ئەنجامدان چی فەرق ئەو ێزدیا بۆ بژی ئێزدیایە ئەولی پشێوەکی گشتی ئەو کۆنفرانسی کوردستانێت ئێنە ئەنجامدان سەدە جودا نەشوان کۆنفرانسی ئەوروپا و دەرێدیتێن ئەنجامدان ڕاستی لە دەر ئازادیەکە بوێنە هەیە و خەڵکێکی گەلێکی دی ئێزدی لێ دەرچێت ئاخەوەتن چ سنوور بۆ ئاخ نتوانین بەلکی ئەم لێدار نقاین هەموو تشتا بێژین ئەف برادێت چۆن قەولە پشکداریت وی کۆنفرانسی ئەزبارکەم سبەیەدا بکەن هەموو کە زان مەبەستش چۆنەوە چە ڕاستیژێ جواتە ڕۆحانی و میر تەحسین بەک و بابە شێخ و لژنانە ڕاوێژکاری ئەوە سەدان جارە خەڵکیخۆکەم ژبیر نەکەی ئایا جواتە ڕۆحانی بژین میرێ زیاد بابە شێخت کۆنفرانسیەکەدا پشدار بوویان بەشکدار نەبوون داوت نامە بوان چۆ بوو ئەوان گوت بێمە دوڕە هەر سەردانەکە دیوهەیە هەوجە ناکەت ئەم پێکمەهێدا دوو جارەمێن لەس بێژمان ڕاستی ژێوە هەموو خەڵکی ێزیت بێ شۆ لە جواتە ڕۆحانی نەکێشمەکەشێت سیاسی و یاساینە نەشۆ لێوانە نەختی ساسێوانەژی بەلکی ژێ نزانژی شۆ لێوان ناوێوانە سەروان ئەو ڕۆحانینە خەڵکی ڕۆحانی کەنگی شۆلی ئەو پشتە پەرلەمانێت ئۆروپی و گەنگەشە سەر ئایندەیان پاشە ڕۆژە سیاسی و ئیداری و قانون یا دەوێت ئێزدیا بکەن نەکارێوانە بڕاستی و ئەم زانین بۆچی ئایا دیارە تەمان ئەسڵەن شاندێت ئەندامانی شاندی هەموو لایەنێکی سیاسی بتنێنە کەسێکی دلگەل خۆ نەبریە وەزبارکەم خۆ پێشاندان لە دژیوانێتەکردن دەگەلە تونتر بچار دژیمە هاتێکردن مە پەیوەندەکەی پاشێ بزبڕین ئالۆ دەم باش کاک سەربەست کاک سەربەست خێراتمان بۆ هەوەتکەم ئالۆ کاک سەربەست دەنگمتێت دەنگەتای کێمە دەنگ ئەس خێراتمان کاک ناسری بکەم سەرچاوا ساڵی من لەپستێرش کاک ناسری سەر وەضعی شنگۆرێ بەڵێ وەضعی شنگۆرێ خراپترش وەش بۆ ڕۆژە خراپتر لێ تێتان بینین ئەفکێژندەك بینین خەلکی لە فەوجت کوچ و گەشتنە حەز شعبی و دیفۆگەداریان بە وەکو کاک ناسر چارەیوانێک ئەو چەندە بۆ چ ببرنیش بۆ کێم خەمیەوە هەرێما کوردستانê bû piştevaniya êziyet şingayê yan jî her kesek û sawçekê koçekeke çi diyate cihekî ji bê palpiştiyê erêkarî nasir pêşbînî diket ku di rêkê hêzê netewî dîfaya şingarê ker بەڵێ سپاس بۆ پەیوەندیاتە کاک سەربەست ژی دهۆکێ بەڵێ کاک ناسەر ئەو بژینم دێنە سەر پرسیارە کاک سەربەژی جارێ بژین گەلێک جاران دەما ئەف کۆنفرانسە شێت بن ئەم بینین تۆڕی کۆمەڵەتی فەیسبووکی ڕخنەل تێدەکردن ئەو چی سەر خەڵکی پێشدار بتن یانژی سەر سیستەمێت تێتە هەلبژاتن ئەو کەسانی تێن هەلبژاتن بۆی کۆنفرانسی ڕاستیژی خەڵک ئەس خەڵکیان نەحەق ناکەم چونکە بتر ساڵێکێ بسەر بۆنی نافەرمانە یا ئێزیال شنگارێ هەندە خەڵک چۆنە کۆنفرانسە و جوینە نێودەوڵەتی ڕاستیژی دەنگی ڕاستی ئێزیانەت گەهانن وجا خەڵکێزی دایمان دوودلە هەر کەسێکی بچێتن گومان واسەر ژبەر هەندێکی ئەو یەک شۆکارە مگوتە تەل کۆنفرانسی گەنجێت ئەم بەشداد کۆنفرانسدا زەخت کرد کوتوێت پشێوەکی لیڤیانس
مباشر بۆ خەڵکی بێتە باشکن کاچی توێ دەرداتێتە گوتن چوانە پشکدا دەستیشانکردنا خەڵکی بۆ پشکدایەت وان کۆنفرانسە دەکات کە کەڕاستیژی گەلە خەڵکی هەی نەوێرت شتە هەموو کۆنفرانسە ژبەر و زەخت سەرتە دەکەن یا دوێژی گەلە کۆنفرانسێت هەین پارێت هات و چۆنێ بەلکی نادان خەڵکی مەژی تو بینی گەلەکە دۆخێکی نەی باشدانە نقارن بێن و بچن گەلە ژێژی پەیوەندین شخصی ڕاستی دەوریت بینن ئای مەسەن بەرز علی ئەتەڵام گوتەتە دەست پێشخەریایی بوو ئەوی بەتر بانگشتا خەڵکیت کرد بەلکی ئەو گەلە خەڵکێ نەناز گەلە خەڵکی هێژە گەلە خەڵکی بەرکەفتی گەلە خەڵکێ خوددان ڕۆیایەت باش ئەو ناسین ویل گەلنینەیان نەقاریب گەشتوانیان کۆنتاکتە بوان ڕاچەکە داک و داخوازکەتن ئەوەژ یەکش گرفتێت مە ئێزیانە ینی هەتانۆکە تنێ ڕاستی تاکە ڕێکەمە هەیە سوۆشال میدیا تاواصل لە گەلێک و دووتکەین شتێکی دینینە وجە دایما پشکداریە دە هەرە مەحدود بتن بەس نەمعناتە هەندێک و نەباشیان کارێکیش ڤیدیۆری بێتەکردن باشترش هەندێک و چوونەهێتەکردن بەس خەڵک شوێکی گشتی ڕاستی نەی نەحەقە بەین هەندە خەڵکی دیدیت منەت ناوێتوان بێژم گەشتن هەموو جێت دنیا هێش خەڵکی سادان خەڵکی ڕاستەقینە ێزی نەگەشتی ڤانجا وەل کەیسێ زیان دۆسیا ئێزیا کرد وەخت بووندا ببتن لە خۆشببختانە کەسەکەوەکی نادیان مرات تشتشکێوە دیار بوو و کەی ساکرەوە و وێژار دەوڵەتێت دنیایان سیاست مەدارێت شۆلەژێ هەوڵدەن دەنگت ڕاستەقینێت ئێزیا وێژا ببین و بانگەشت بکەن ئیشەڵە هەمویان هەر کەسێکی دلسۆزیان خوازت دەنگێک هەبت بۆ چۆنەکەبت بگەهتە جهێکی و ئافنایل بەرچاو بێتە وەرگرت باش بەم کۆنفرانسەدا بەحسەوان کەچ و ژێر زیکریەوێت هاتنی ڕزگارکردن و چا بژین هاریکاری بۆ بێتەکردن دیسان خزمەت شعالی خزمەتگوزاری بۆبان ئاوارە بە هەلبەتە ینی مەسەن ئێکشوان خاڵە شکدار بووە تقریبا هەمووش ڕێخێکی بە سوپاسی حکوومەت ئەڵمانیا کرد و ئەو کەچژنێت ئێزیەت برینەوێ دەرەوێش دەسێدا عشاتین ئەوانژی پێخۆش بوو و تەنانەت دکتۆر میرزاژێ سەرپەرشتیاوی پرۆژێت کرد داخواست کرد و دووباراوی پرۆژێ دەست پێ بکەنەوە چونکو گەلە خەڵکی هێوی و خوازم بێن مەشمول بن وی بەرنامجی ئەوێ دیراستە سەرکەیانی حکوومەت ئەڵمانیاش بەلکی هەمووچی نەقارێت بەس ئەسمت ئەکردم وەلو ئەوە شوێوانێت پێڕات بن ئیشەڵە دێت شتێک هەبتن پاشۆژە بەلکی نەبڕپا بۆ دەوڵەتەکە دیال هەم ئەو خەڵکێکی حەز بکات بچشوی وڵاتی تایبەتیش ئەوێت بووینە قوربانیت دەستی داعش ئەزبارکەم دێ ڕێبوان هەبتن باشە گەلە ڕخنە لێ بەڕامیش تێداگەرتن کو بێژن گەلێک شوان بژین نەژ دەستە داعش ڕزگار بووینە پڕیاوی بەرنامەوێت برین هەرێکی ئەندەکە کەس کارێت خۆت برین تشتێکی و هەیە گۆز برین ئەس نەتوی بەرنامەجام من گەلشۆن نەکیرێژی لە ئەزبارکەم وەختێکیدا فعلا ببوو مەوزوعکی گەرم سەر سوۆشال میدیا ئێسدی و دکتۆر میرزاژ بخۆ داخوایانێکدا و شەرح کرد کا مەوزوع چاوا بوو شتێکی وەسا بوو لە ئەویژی مبررات خوابن أنا زام أصنعي مطلع مسا بله ما مستقيم بين آلية شنقاري بكونه بيجين بحثار زجاكرنا وان دبرين معي يتذكرن آلية قبلتي وادركات البنات القصب وانا وديسانجي هو حاج الشعبي تنيز بيجين بجداري توي أوبراسيوني ده بجداري حاج الشعبي دبرين زياد شاد بيني وطيبجي نهول شنقاري أول هركس يجي بيتن دبرت زير زجار كتونو فيديو من هوانش إزيابك جي سوباسيا براسي جهزن إن كردية إنه كالشيء شنقاري الجال هزن إزدين شركر أبى بتر صالة كده هندي مجولي بإكودونا داعش بيت كربو يعني توارا باشورة الشيء شنقاري چند دورة إشوي جي حشد الشعبي بوهات هر منطقة سني خير راحت صحراء راحت هات خوجهان نيفا كتلع فروش شنقاري ونوكا ناوجد باشورة شنقاري رزقات كت إنه خبرينه ك موضوع دوش كأنه دوري هزين كردين بوشي هرش ندبرناه. هزارات بيجين هزل إذا كيف. أريد معنا وهذا خر صار شارع السنوية وخانصون الهم بريك كدوس سكن عندنا. هبرك يدخل يعني مش أريش تخبط من جوا. بالضبط بالضبط. فجانوكا هنديت مقام كاتشينجار ده علي ديش بيرك. هنديت حشد الشعبي هات أفدفرنا خر رزقاركم براش تيجي حشد الشعبي ماكينة كإعلامية مازن جاي خلك يزخر يدل خوشها. بوشي جد حمود. تنا نمط سياسة يعني حشد الشعبي. بوشي ما ترسل ناخر نمط بالعكس خلك حشد الشعبي برنامجی گلگی جوان سر ازدیا شول کرد و گوی خودتا دنگ درست ازدیا و بو خلق ازدی دیار کردی که پشتوانه وانه ازدی چی بخوازن لی عندك لانه دی نه جه داخل اما بارودخی وکی بری سه هش دوگنه و خلاص چونه به هرگ مالک وصانینا ازدی قبول نکن جاره که دخی بری سه هش ازدی دست خود دنوی وی لانی او لانه گوی خوب دته بشته ازدیا چی دوید حشد الشعبي يعني عراقي حكومة عراقي كدس الشعادة سوزن ما زندت إزيار رجان ورن وشيد فيت أمد بوكين وشيد فيت جنگو بوچيم هلوي باشوري چه شنگاره والدردور التلعفر شنگاره جمهورك ما زن الشيعة لجيد الشيعة هسكن أو خلكش بيتا باراست
ئەو بینم پاراستناوان دەلگەل خەڵکی ئێزیدی بێت بەلکی نەلگەل خەڵکی سنە یان مەسیحی ژەمان بۆ چۆن قالك جاري بيجن هزن او الحج الشعبي قالك جاري نامش بلاف كينيا سر تورن كمالات فيسبوك كو او هموش يعني خويت كارت كان جبور رزقا كنا ما كنتش شنو يزيجي تورن كمالات الفيسبوك فعلا جي وصل يعني اماجه قدي باش مسخوش ما كسامه متابعه راقانت حج الشعبي تكم يعني كم او قالك نو استران وشعر وتشت السر حج الشعبي وسركفنت حج الشعبي تشيكنت اصلا باش متى يجي تنجي تداني نكو نبجن سوز بت ام حيفا كشت ازديت عراقي بك سوز بت ام وحيفا بو كسينا يعني لجي داخل هنا عندك فيلم رشت هنا تشيكونو فيلم ملو كدير عندك ميديان كردي قالك كرياتيف بحث حج الشعبي كان دما كده اوكي حج الشعبي بلكي نو فوجك لالش كسر فرمانديز بيجي ما قهشتيا حج الشعبي اري يعني قالك راك هذا ما كردي مش مرك كوب كرياتي بحثات كان بين بشكين يا فوجاش يا كوتشوا فوجا حمو شرمان ويش عشرة مانت كان كو كار مازنترين جينوسايد سري زياد سري عشرة جوندي كوتشو او سرچای ترونشتي بن بصراحه اذا من قال باكاكي وقال هزت ازيا وقال هزت اكتي وهزت نظام كي ومن خلقي ديش اش بصره وديواني هاتي عردوان رزقاك قبو غيرتان قبولنا اوجي شلون قال قلت ام قالوا د كوتشو رزقاك حاتمي وعردو كنت تخو بوش رزقانا شي امنا هاتينا المونيكا والاوتيلا ونمت هذه الشرب كانت حيفا خلقي خوري اوجي شلون قال فوجا قبل فوجا فرماندا شنغالا بارتي ديمقراطي كردستان نافي فوجا كوتشو او قشت حج الشعبي قشنا حج الشعبي برنامج بلاف كانوا سايت بعزانينت مبخوخون قلت يا فرمي قشنا قال حج الشعبي وبريك جي بي نابنا جبهه الجبهه القوميه لانقاذ يزيد خان عندك سايت ديار النافدانا شون بريت شري بلا وكو سياسه مدارك ديتناتا بوشي هيزر كردي عندك هيزن ايزي شي بدر كاين بجدارنا بنت رزقار كذا وانت برادا اگر شي يعني سبب هيزن ازدي كلمه بس هيزا باراسنا يزيد خان براسيو كي زيا قدر في هيزه توانايت اتس سربازي اتشقداريت مظن خلقي هي خلق جنجد باشتين امادنا بو شر اللي رنگ يعني جران تري تشيك وام بكيسي تشيك جران بيجي تشيك جرانينا وداعش زاني هم جوره تشيك هيا يا دو جوي هذا هي جوره تاسيغ قال هذا اسمانينا عراق انها فيمانان هي خو تزانج بغطاء ايوان تشيك الشر قال داعش زحمتها بس هذا دي مثلا هذا فرمانداشن قال يعني يا باشا جمديد بري صالك يا باشا سركفنت قالك مازن تو ماركن سر داعش تايبتي المنطقه مديبان ومجلسه لناچار من وان دورا جيبن بن خانه سور سنول خو بارزن چونكا راسي جيزن سر بارتي بس هولدن هجمون اخو وكي بري لب كان بس شنقال سلطه خو وگرين نبا دي انجام دا هر دو هزا برابر يقدو سكنين استعراضات عسكري هرو الخانه سوري والسنونه تاع لكن هزام قوات راتب قوات رو خلق هروت هاتا كشتن الجيكي كاسي نازن كي كشت وان هنديت التلفزيونات سب حجب القناه افاق وميادين فهنديت حشد الشعبي داخلي تلبانات وكوتشو بله تنابل ياك او بيجين حج الشعبي اللي بدر كيمين اف هاي زيدين بياليش شنغاري مين كوبتا مطرسيك سر بارتش كنا شنغاري صبي قالك جارك شي بتشترك كمان فيسبوك اللي بتكو قالك جارك نيفيسن امدي في زيش القصب اين خانه صري عندش في زيش خانه صري شنا تلبنات يعني تشكي او خلقك رخنا قرو او رخنا الفي وضعين وكاد قالت كو فيس بسرو بريت ميدان داد بنت وقت تعليق ناخي خدر بردن بس شنغال وعرض يزيد خان دمين اك عرض چونغو جارنويس ماده صدوتشل استفتاء قشتيت كان يعني خلق شنغاري بيكفا دبيج ماتشيت ودنا گوند خلق دشتاني نو بيكفا دبيج ماتشيت ودنا گوند يعني محل يعني عشيرات جانا نفيسيون دي بيكفا بت از بارناكم او مطر سياب درنگا اف دوخي تقسيم يكونوا كحشد الشعبي عندك دفرقتني باشه عندك بارتي عندك هزنيزي عندك افوز ابچك درجه وكشتن حتى يكلايد بن ليك لاعبون ايدي بيكفا بت مصير في المنطقه بيكفا تنابي شنغار بتا بارشا لا مستحيل انا ابدا بارشا رنجا شروع النفوذ حزبي وهر وصى بمين هر منطقه حزبك مسيطر بالسر وحدك اداري سياسي دي بيكفا مينت بلا ما بتخون كارت خوش جبينا كاين طلبات خو مره رابطه كسراني سر درچونوان امش وان جبيني بشي موركن دي برا بلا بينا رجع دامهون نو ابي رابورت بيني سر درچونا هجمارك خوند كارن از دي سر راي ظلم وزرداري الوان هاتي كرن ابا نزكي سي سالان دنابا كمباداجي لي هطاناجي نمر الباشو باورنا بلند بدس خوبت اينن موركن دي بردام
ئەتا دیارە خەلە لە کەفتاتی دامێ بەردەوامی دەنیا بەرنامەخۆ بڵێ مامۆستا پرسیارە کاکسەر بەستی هەرسەر بڵێ فۆجا کۆچۆ فۆجا کۆچۆ کاکسەر بەس گوتی فۆجەکە دێچێکردن لێ دەرکی ئەو فۆجا کۆچۆ بوو ما بەسکردژی پێک و بەڕێز نایفجاس و سەرپەرشار فۆجێت کەتن دوی ڕاگەاند و شوێکی فەرمی ئەو پێزاخۆ بە چۆن ناو حەجد شابی ژاماژە پێداف ناوێژی ناوێ فۆجا کۆچۆ و خەڵکێک کۆچۆ و مرۆڤێت کۆچنەر عشرێتە منتکە لۆ دەبەرێ کوت بینن خەڵکێکی دهێزیتی دەبێن وان ڕزگار ئەوانشی خواست پشکداری بکەن و خۆ دوورکەش بێ ململانە حزبێن کوردیت کەم ڕاستی ململانەکە گەلەکە نێ جوانە شنگارێ ینی سەر بێ برینە شنگارێ برینە کورتترکەن و کرێتترکەن بریاردا بچن نافێ حەجد شعبی و بەنامە کە جوانجی دەرەخسن بەنامەوان خوند گوتی ئەم دێ عەردێ خۆ ڕزگارکەن هەر هێزێک بێت پشتەوانی مە بکە تاریکارمە بێت ئەم گەلوێ هێزینە و عەردێ خۆ ڕزگار بێت چۆن دەبتە ئەگەر هەیە چندێک و ئەو کەچژینێت ئێزیێت نافوان دەرقەدا چی بێت ئەو ژێ هەب هاریکار بن ناسن خەڵکی خۆ ملەتی خۆ بناسێن ئەکیت ئەو خەڵکی دەبێنەوە باشتر زانن باشتر بڵێ مامۆستا ناوی ناکۆکین سیاسی چەند بووینە ئەگەر ژ بۆ پێشکەشکردنا خزمەت گوزاریان بۆ خەڵکی شنگارێ ناکۆکین سیاسی لە شنگاری ئیرۆکە پیدا بوو ڕاستیە نزانام ئەف هێزل شنگاریان هەموو کوردستانێتن بەستنە شنگاری ئالۆزی بۆڕاتە دروستکردنی پراسە هێلا وەلی هاتیە وەختێکی خاڵەنیڤەکە هەرێما کوردستانی و بەغدا ئەلفەیدێ خاڵە فەیدە گەلک نەیەخۆش بۆ خەڵکیەک لێ دەبوو نەقیب عەبدوڵڵا گوت عەبدوڵڵا الوەحش خەڵکی دۆکە خڕژی عێز بوو وەختێ دیت زانی ئیرۆکە نەڕۆژەکە خێرە ڕاستی سەیتەرا سەهێلا بەرامبەر خەڵکی ئێزیاوە لە هاتی بۆچیژی دەسەڵاتدارێت وێ دەربن حتا پاکەکە شنگاری دەرنەکەوت خزمەت گوزاری نانە پێشکەشن ئەوەیە پامەکە وازەحەک و ئەو ڕێگیری لێتکەن ئەو ناهێن لە خزمەت گوزاری بچن ڕاستیژی هێزن یە بەشە و ئیدارە زاتیە شنگاری دەر هەموو هەوڵێکی دەت و چتن ئەوان ئەمکانێت خۆت بێسەر بەر بە خزمەت گوزاری هەوڵ بێژی باشکو بە حەزانێژی یە پەشە و لە هەنیە کۆ خزمەت گوزاری لۆ نەگەهنەوە البعشقة باشا كاركتر تكرنه بس خلق بخود كتر نكش آلي حكومتي باش آلي كسيبت والله خلق بخود كتراسب هفكاريا رخراني في دولتي ام هيفيت كان يعني ازقلت ما في شو بيانوني نبوش البعشقة خدمت جوزارينا هنا كرن قالك بينك بس يا شنقاري اكيد بر هجمونا باكيكي يعني هيزن سر ايديولوجيا باكيكي فالبدرنا حكومتها هرم جيان حكومتها دهوك يا بارتي ديمقراطي كردستان حسناكتن او دبر بيت افانكن خلق ونقرت حتى جارن فيسيو يك لاينا بتن بلازم هبار بين رابورت درست هذا ام بيك بي رابورت بينو بشي مور كرندي برداون خوێندکارên ێزدیان زانکۆ پەیمانگەها و لوبن دروشمێ بلا دوژمن بچەکی فەرمانە بسەر مەدەڕاکەین و ئەم دێ بزانست و زانینی و سەرکەفتنێ بەرسڤاواندن ئەڤە بە ئامادەبوونا کەسوکار و هەڤاڵێن وان ئاهەنگا دەرچوونێ بکێف و خۆشی و دیلان و چەندین هیوی و ئۆمێد گێڕان دفعة شموع الغدة قسم إدارة المكتبة تابع نينوى موصل أمسيه طالبا قسم إدارة المكتبة وقسم إدارة الموادة أم أبرو روجا شاردي ما هي بنش أم خارجينا وداخوزا ما هر كسي كقارب مساعدة ما بقى يعني إجبار تعينا وأنه حاليا تعينا نينا بس الحمد لله خدي وأفضل حفلة ما تخرجي قالك كيف واشن أمثال بإيزدينا وما بي أشل إيزدين كخلاص دين همو بخرجنو بسركب ديبو وديم بسركب ديبو وأفتح خريجة ما إيزدين همو يعني أما إيزدياش شكلتو جينا ما داعش ده ومي بينا أو جدا كامل بين غير خوشي وحفلة كم خوش تسيبه راستي سكنك خوش يروح حفلة تخرجها منها بس أشوفكم كنت عائلة مني موجودين غير بس أزمي كوري خويا بجا المهم الفصل عائلة مجي موجودة بس شوفكم الدستة داعش لها
خوێندکار و کەس و کارێن وانجی divê ahengê de û bi dilekî pir bi keyf û xweşî borandin û daxwaz kirin ku bi zûtirîn dem bihêne damezrandin da ku xizmeta gel û welatê xwe bikeyn. أفرو كهون بدري حاضرون كأفرو حفلة مايا برا سجلي كيف خوشم كأنه أم طالب كأم خريج مقاربا ذي الرسالة بجهين دشمني أخو وبزعل من تجارة طالبة إزدي دس داناينا تشب قلم أخو شو كود تجي بزبالة بزعل من أفر رسالة كشوان راسي أسجل كيف خوشون أسهات بان حرب خرجة بان شبابي إزديا وقال لك مديد حفلة خوش براسي حفل خرج وقا تشتكي جيان كا خوشت البادرة بالشاردة وقال لك كيف مهاتي بين تدعي بخرجة خيراتنا قناتي واتكين كوناتني بدري ودعمي طالبات ماتكين تشجيع عوانتكين وروجك قال لك خوشا مهاتنا بقى برمامي مخرجة الياس عسكر قال لك هذا كيف خوشم هاتنا بدري واجي كل مرحلة شاري ما وش روجا طالبات ازدياها موابي ونخسر الهاتي شي بيت مرحلة يجيبي وهم بي وقال لك صفات قال لك في شاطني از خير هاتنا قناتي واتكين بعدين انصاد واس ممنونة مش هات يعني وناتنا بدري وقال لك كيف خوشم تخرجة براي اخوة وبهر يكي ازدي ويعني خلقي ما يعني هر خلقك كفخرجة قانجا يعني اسبيروز باهي طالبة همواتكم وممنون سپاس قناتي Divan sê salên borî de û sererayê ew ê zulm û zordariya û cînosaydiya êzdiyan. Lê ew çende nebûye rêgir ku êzidî serkeftinê di hemû buwaran de bi dest xwe vebînin û bi taybet ji aliyê zanist û zanînê ve. خوشحالم کو في آهنگی از حاضر بویما تخرجا وان طلابا يعني وان قطابيا از هزار جاري بيزوز كمل ازد خاني همي والكردستاني همي سيفيدار من سربلند بن وسباسيا قناتي بعدين صادكم جو اف زحمت كيشاني هاتين فيدري سلسله وهردو جاواتين وحمي خلق البركهم بوي وبعد طالب خرجين وهي مش خديها باوس ملكة همو بسركبن نجاحك قنج وما يزيد هموي بستريني وبنجحيني هيروم قال لك في خوش حال هاكم ببين طالبة ما السرفي ظروف في احمد السرفي قد يبصر سري ما يزيد يادا هاتي هل البردوامن السر خواندين اخوا التخرج اخوا المدرسة اخوا براسيرو عمد بين كم يزيدي خصوص اقل العراقي ده براسي تشتكي مانينا اجبري في قلمه اما بيقرت يا قلمه دستي مدايا ويرو براسي بردوامد بين هكا طالب ما كليات بدس خواتين ما حدا دس خواتين رضايا كي ودوي سيب دس خواتين او جي فخر الشانا زياد دوباره سيبارا خير هاتنا بعدين صاد كرم خير بين سرسراو اجتماع دنا تنظيم سالان سرتقدم خواندنا وجانا كفر زحمت بوراندي مجمارك مسج وانكاران ابرو هنگا خبره خبرنا هنگا درشنا خو يا كليجا وبيمانگهان وبهيبي امید ورکو بزرگریندن بهینه دامزراندین چون جانا كفر زحمت بوراندین نظر شنگالی تایبت و برنامه موسری بله سپاس با هفکارمان ناظر شنگالی درست کنه و راپورت دیسان پیروز بهیل تبایوان خوندکاران کین این کو سرکفتن دست خوب ایناین بله ما مست ناصر کان بین بیجین گلک جاران نهاد بینین شنگاری ایگری تکشتن نه توان بار دایت دیار کردن نه اگریت کشنیت ندیار کردن دیسان وکر بکیب عربی بیجین بیجین اغلق الملف و اغلقت القضیه وخلاص يعني اگریت چینی رو او کشتنت بله تا بچ بسیار بچون هم نکرد سر راپورت ما اجی پیروز باید واقعیت کاران کم راستی جی دل ما خوشت کم بینین کو اب جمعه زورا خوند کارت از دی چون زانکو پیمانگاو دستش خواندن خو برنه دایا و هر دو ساله که تخرج مردم صدان گنجیت از دیش که چکراش پیمانگاش کلیجت باش در چون بلد باجی و نشان هندنه کو امید وانگنجا ده ام پوان هزین سبارت بسیاراتا
کوشناوێ خەلکێ بری چەند ڕۆژێکش آخر بری چەند ڕۆژێکش گەنجێک کۆساتە کوشتن مەخابن یانی ئاگادارم لێ ڕاستیژی ملابەساتیان زۆر فێت کوشناوێ خەلکێ نەدیارن هەتانۆکە هەلبەتە هەر لایەنێکی دیتی هەم بکات گەلە جارەش نەبێژن گرفتت کۆمەڵایەتینیانە بەس ئەس باوەڕ ناکەم گرفتت کۆمەڵاتی من مەبەست جێ تێکدانە ڕەوشە دەڤەریە دەستێکل پشتا بە دەستگەن ئەمنی تەوێت vەیەکێ دیارکەن و تەوێت خورتتر بن ئەوکی ماگوێتە بڕاستیژی شنگاب ئێک و دووەت مژولین گەلک وان لاێندێن ژیانی کەسی ئاگەلی نەمایە یعنی تا بەری چەندەکەژی تاقیکردن ویزاری یەکلای نەببوون گۆتە خەلکی شنگاری هەرن زمار و ڕەبیع بکەن چێ شنگال نێ ئامنە ینی وەلێ بێت و هۆڵن خوندنی ژێتێت تاقیکردنێت ئەمین بن تالیە زەختی خوێندکارە خۆ پێشاندان کرد گوتم قبول ناکەن حتت پەروەردانێنەوە بریارێکدا و یەکلای نەبووە وەکی من ئەس ئاگادار یەکلای بووە و دەروێ دەرکەن بەست بسەرەت ابتداییت بێژم ئاتانێت ئەوبی بەسێت دێت ماین بەلکی تو بتر ئاگادار من گوت یەکلای بووە خەڵەکانی سەری بابەتیمە ئەو کرد باشم ئەم حەستیم ڕاستیژە فندێک بابەتن گەلە خەڵک کچکۆک یان سەر بەسەر بە بەرێ خۆ دەتەلێت گرنگم بۆ ژیانە خەڵکی سادە و ساگەریانیت تاقیکردنا هێرنەکەم تیحان هێرنەکە بۆچی مەدرسەنەت ئەمینن هەڕوێک لە عردێکی هاوێتی کوشتی ئەوە خرد و دلیە بۆ خەڵکی درستیان کۆف دەبەنە نێ ئەمینە بڕاستیژی دەبێت وەسانە بتن بژا ئەو جهتت معنی کاکینە بتر خەمێلە خومنیان ژینە ئەو پێ بەرپرسیان چون گوت بێن هەڵ وڵاتێکی کەسێک بێنە کوشتن و نەبنە دوو بتە دیاردە و کەس پشتیانە دەسەڵات پشتن ئەو دەسەڵاتت حکومڕان و دەبێت ئەو تەحملەوی دۆخیتکان مامۆستاکە بین بژن ڕۆلێت تەخە ڕۆشنبیر و نویسەر و ڕۆژدەمەوانان بژین خۆناغا نەها دەژی بۆ خزمەتکردنا شنگالێ چاوات بینی چی بکەن ئیرۆ ڕاستیژی مادەم تا ئەف ناوەدانە سەروان کۆ هەر کەسێک وەختێک دێت حتا تو بێژێ بە ڕۆشنبیرە نەوە زانایە کەواتە جیلێکەڤنە ئەو جیلێکە وەلایەتوان جیلێکەڤ نەزانین مەدەستەخۆی شوشتین هەر ئەو جیلێکەڤنە جیلەکەم نابێژنێ ڕۆشنبیران بێنە چالاکوانن ئێسدی چونکە جیلم بەرێن ڕۆشنبیری ڕاستی دابەشن وەلایەتوان و بیر بۆ چۆن سەر حزبین سیاسی و ئامادەرین حتانۆکەژی عنی کتەکە کێم نەبێت کەس دەستبەرداری کەس دەستبەرداری امتیازات و مەساڵحت خۆ نەبوو بێت گەل خەڵکی خۆبژیت بێشت ئەس گەل خەڵکێمە هەر جێت خۆینەوە هەچکو چون نەبووە ئەس ناخوازم سەروان جب ئاخم ما هەند ناکۆکیل گەلوان چێکن ما هەند وەزع گەلوان ئالۆز کرد و خۆشبەختانەژ مەشگەلێک بیاوێت ژیان ئەخۆ ئەزیامە دوورکردن بلا بخۆ بژین نشمە بگەڕن لە سەبارەت چالاکوانێت ئێزدیژی ڕاستی زوو ئەخبارێت نەدروست ناخاپاندن ینی ڕێی ئامەک زوودێک چێ بتانی دوو دلیە چێتکان و گەلک ڕکمانەیەک دوتکەن گەلە زعاجەیەک دوتکەن سەر دۆخی لێت ڕاستیژی دەبێت هەموو تاکیدە سەرخالت گشتیت قەڤیای زیاد بکەن گەلە جا دەبینی ئێک دووتی هەم بکەن دەڤەرێتی وڵاتی و شنگاری قوبلەت شەمال عشیرەتە فلانی گوندە فلانی گەلە جارە دێک و دووتی هەم بکەن نۆکە پەی بە گەلە ناف جوواکی زەبەرەوە تەبال تەبال ئەو کەسنێت پارەش حزبا وەردگرن شێوەیەکی نەفەرمی خەڵکێت حزبادە شۆڵکەن دیار نەسخۆ کادری حزبەکەمە بەس خەڵکێکی دی پارێکی وەرگرت کە شێوەیەکی نەفەرمیان نەمۆزفانە کادرێ بەچی سەر تۆرت کۆمەڵاتی هەندێک دیاردە کرێت هەندێک کەسان ئەو چێکرینیانی طبعا بۆ پشتەوانی جێ داخێژی و ڤێدمایکی هەندێک ناف بەلاو ژنزان تۆرت فەیسبووکی من نەوێت ناوێتوانیان ئەو جهەتە پشتەوانیات کە ڕاستی دیاردەکە گەلەگە کرێتە وتوێت چالاکوانێت ئێزدی لوەیەکێ گەلەت شار بن چونکو من ئەول ئاماژە بۆیەکێدا بڕاستی نەوەتیشتە دەستی ێزدای سوۆشیال میدیایە گەلەکژێ جێشوێت چێکردین جێشێت فەیسبووکی بۆ هەندێ تەشویها هەندێک کەسانێت باش بکەنەوێت خزمەتە قەڵیای زیادکەن بۆ هەندێوێت ڕاستیت بێژن بۆ هەندێوێت قبول نەکەن غەڵەتی بێتەکردن و نەبتنە ێزدینەژی جهتێکی دیێژی خەڵک پێ زانت کینە بناوێت مستعار ناوێت فلان شنگاری فلانە ئێزیدی و ئەسڵ نە ئێزدینە دایما گرژێ و ئاڵۆزی چێتیان خەبەرات بێژن مثلا ئیهانە دینە ئیسلامەتێتکانیان شیعیان سنە نەخەڵکی ێزیە چون گرفتامە ئەوە بڕاستی سڕاعی شیع و سنە گرفتاوانە ئەو بخۆ بوونە قوربانێت وی دۆخی و ئاڵۆزی هەژی گەرەک ئەو چارەسەر بکەن ئەم ژیاریەکانی بۆ چارەسەریە بەس چالاکوانت ئێزدی شێوەیەکی گشتی ڕاستیژی کارێت باشکرینە ئەو بوون یەکەم جار دەست پێشخەریا خۆ پێشاندان ناکری سەر تاسەری جیهانێ بیراتە دەستبم تو جێشمان بەشدارە بە 23 وەختە مرکزی ئێسیان بووە ئەلڤان کۆنفرانسی جیهانی زەختی لە چالاکوانێت ئێزی تێدا پەشکدار بن نەهر وجوهێت بەرێ
السەر میدیا بەرنامێت وەکیوە خەڵکێ باش هونژی دامانکەن و جێدەستخۆشیە ڕاستی تایبەتیژی کەناڵەوە بەرنامێتە هەمیشە و گەنجە چالاکوانێت ئێزیت ئەنیە سەروی بەرنامەی توێت ئەو قدرێڤەیەکێ بزانم بەلکی هەندە قەناتێتی قبول ناکەنێت ریپۆرتاژەکەەوە سا پیرۆزبایشدا ئەو سەر و چاف نەدەرکەون تینە هێرا ڕوونی نیم ساعتە مەجای دێ سەردۆخی خۆ سەر بیرو بۆ چون خۆ سەر ملەتی خۆ سەرگرفتێت خۆب ئاخەوەتن بلاوێ دەریێش دەست نەکەن و بەردەوامن هەتانۆکە وەک تێڕوانی نام وەک زانی نامن وەک هەواڵتیان بوارڕا شێوەکی گشتی هەموو باشن هەر گرفتێک بێتە پێش مەسەن ئەس دەنموزەجێکی بۆ تەمتانەوەکە راپۆرتاتە بەرە سەر خوێندکارێت دەرچوو بێتی ساڵە دووسێلی جانێت خوێندکارێت ئێزی زانکۆداینە شێوەیەکی بەردەوام هاریکاریش خەڵکی کۆمکەن و دەنە خوێندکارێت هەژار ناهێن خوێندکار دەستش خوندە ناخۆ بەردەن مستەمر هەیەڤژی جێپاسی جێکی زێدەی دلێمە خۆشتت ئەو بخۆ بارودۆخوانی ئێدارەی هەندی باشە لە هێشتا پارەی بۆ هەوات خۆی دی کۆم بکەن لەژن دەستش خوندنێ بارنادەن جارێمە ئەوێت دەستدا ڕۆلێمە ئەو خوندنێ بینە سەرش بلی هەندێ ئەف حملێت تاتی نەکردم بۆ پشتەوانیا خەڵکی هەژار و بەلەنگاز بوون مێشوان حملە 1000 دیناری حملات و خێراخۆ کات یعنی کارێکی گەلێکی باشکردن هەمووی جێڕێزی و جێدەستخۆشن هەرێک هەوڵ دەتن هەر کەسێک بزان جێوی دروست کێ دەرێت قات خزمەتدا بکات بلاتوی مەجالدا خزمەت بکات و جێ ڕێزگرتنیە بەڵێ بەس بێن هەواڵژی بن دەبنەمە ئەکەم بین سێرە دومایە بکەین کۆنەها پشتی ئالێ مووسل هاتی ڕزگارکردن ئالێ چەپی بێژین سەحل لەیسەرەت ڕزگارکردن نەوە ژیانۆکی بەرە زڤریە بە دکانێت بازار بێژین گەلک تشت هاتنیەکردن خەڵکی ئەم ناهەیەێت و چتن ینی چەند نەبووی هەی بەکەس بێژم هەیبوونی بەبلا هەما دوهەی بلا ڕزگار هات ڕزگارکردن لێبە 2 ساڵە نزیکە 2 ساڵ ئالێ سنوونێ ئەوان باتی ڕزگارکردن هەپانەوە ئەم ناهێت لێ نییە ئەوە بۆچی زبرینە بۆ صراع سیاسیە لێ هەی ڕاستیژی vê ئەخیرە پشتی ئەحداثێت خانەسۆر سێ و لە هەشتی سێ مەوەکیێندە گەنجە هەڵمەتە کرد لێ جێداخێگە لە خەڵکی گوخۆنەدای مەدا خواست کرد هەموو لایەنێت جەکدار ئێت سیاسی شنگاری دەرکەم شعاردێت جێ سیڤیل دەرکەم چونە بەرەی جەنگی بلا پارتێ سیاسی لێ بینن پارتی دیموکراتی کوردستانە تەفدایە کەتیە بزاڵە ئەسلاحام بەڕێگای خۆدای ڕونیشتیان بلا دەرماندۆرە شنگاری چاڵەکان ئەمنۆکە خەڵکی دهۆکەین ئەم ژین تا ڕۆژێکی دیتە فەرماندە ستاڕازە نیڤەکە دهۆکێ بکەتیان هێزێک چەکدار نە جیوان هێزێک چەکدار جیوان بەرەی جەنگین هەکات و مەترسی سەر سنوورێت وڵاتی چێبوو وەکی دی پۆلیسێت مەدەنی کارێت تەنزیمکردنە ژیانە خەڵکێتکەن ڕاستی شنگال نێوەسایە خەڵکی شنگاری هەموواتێ چەکدارکردن یعنیۆکە بیرامدت ئەف دیاردێل پشتی سەرهەلدانە پیرۆز مەلهێرە هەبوو یعنی وەلی هاتبوو هێرە پشتی سەرهەلدانە بێچێک و دەرکەوی نێجوان و کاچێکێت تڤنگ و دەبانجەوە بڕن و ملێ خەڵکێ بوون چەندین گرفتت کۆمەڵاتی ژێچێبوون لە خۆشببختانە خەڵکە گەشتەی ئاسی دەستبەرداری چەکێبوون نوکە پارتێن سیاسی شنگاری تەجیع چەکداریەکەن هەر ڕیس عشیرەك مختارێک چۆنک مەسوولێکی بەرپرسێکی ئەو پێشش تڤنگا دیاری دەتێباشێت تشتێکی دی بدێ بەژێ خەڵکێتە ملەتێتە بچیژی تون محتاجی چینم چه هەریکاری خەڵکێتە بگەن کەمپان RBG و BKC RBG و BKC و M4 ئەمریکی و دەوانجێت کۆلۆک و ینی دیاردەگە گەلەکە عادێ شنگاری هەموو خەڵکی چەکدارێت ئەوە دوودلیە دروست کرد هەر جایگە تەقەبێت خەڵک لەورە خەڵک بەناگەڕ مامۆستا ناسر هەواڵ بێن دماهەیەکات بەرنامە پێداتە کورتی دماهی چییە وڵی ئەس ئەو سوپاسیەوەت کەم سیویت کەمە بەرنامە بەردەوام بتون و بتر پشتەوانیژی لێبێت برنج لای کەناڵەوە و بتر بێتە پێشی خستن سەبارەت دوامە پەیوامژ مدوێت توێ پرسیارێکی ڕاستی تەنەکەن مەهادە الوی کۆنفرانسی بەرلین بریارێک هاتەدان مەهادە جوینەکە گەلەکە مەزندێتەکردن پشتەوانی و سەرپەرشتیە بەرلەمانێ ئۆروپیل برۆکسل توێ دەردا بەرلەمانی جیهانی ئێزدیا دێتە ڕاگەهاندن ئەو بەرلەمانە داواکاریت سیاسی دەتە هەموو دنیا و ئەو دەبتە وەرەقەت ئەمەلە هەموو ئێزدیا جیهانی هیویدارین ئەو دژی سەرکەفتنە بۆیان دخوازیین گەلک سپاس بۆ سیاست مەدار ناسر کرێت کویرۆتە پێشدار میێوانێ بەرنامێ مەبووی گەلک سپاس بۆتەوە بۆیان پێزانێتە داینەمە لە دمایە بێ خەلەکێژی بناوێ بێژین ئەم سەبقەکە قەولە ئێزیان دماهێک بینێت دەبێژتن برمە دیوانە ئیلاهی ملوێ دەرکێ دیتبوو خۆشی و شاهی سەرێ هەموو تشتی اتفاق و تەباهیش بەرک و خدای مەزژیت بێژت مشتفاقی شەرمە لەورە گەلی ئێزیان بە خودێ هون نەبنێک دەبێژن ئێک داندێک ڕوش نافچن ئێک ئێک هێویدارین کو ئەم هەرموو دەستی خۆ دەسێکەین و ji bo paşa rojeka geştir û xweştir. Heta çarşembekê dî bernamekî dî babetekî dî min çavdêra Xwedê bin.